پایتەخت میدامی دایشونێ سەرچاو کینەتە ئێرە بۆی لە نزیکەوە گوێبیستی خەڵکی داقوق بووین الحەمدلله ئێمە گوێبیستیان بووین هەم دائیرەکان هەم خەڵکەکان هەم کەسایەتیەکان و پێشی تۆزێک لە ئیمام زەین العابدین بووین ئێستا هاتوینەتە سەر ئەم شوێنە کەمە شوێنێکی گەشتیاریە شوێنێکی کشتتوکاڵیە دەکرێت ئەم جسرە لێرانە کەم ئاوە بە فیرۆچە لێرە سەدێک دروست کرێت دراسەیەکی باش ئاماداکەین بۆی بەغدا ئاگدارکەینەوە بۆ ئەوی بتوانین ئێمە یەکێک لە پرۆژە استراتیژیەکانمان ئەمە بێت هەم لە ڕووی کشتتوکاڵیەوە ئێستفادی لێکرا خەڵکی داقوق هەم لە ڕووی گەشت و گوزاری و سیاحەتەوە ئێستفادی لێکرێت دەمانوێت کارەکانمان هەنگاوەکانمان پلانەکانمان بۆ مەشاریعی استراتیژی بێت ئەم جسرێکێکە لە کۆنترین جسر لە عێراقایە کە هەم پێوترێت جسری عوسمانی هەم پێوترێت جسری ئینگلیزی کە دوو بەشە هەر بەشێکی دیارە لەو سەردەمانە وڵاتەکانی کە لێرە بوون دروستیان کردووە پێویستی بە کۆمەڵێشتە ئێمە کاری بۆ بکەین و بتوانین خزمەتی خەڵکی داقوقی پێ بکەین لە ماوەکانی ڕابردوودا پێویست خزمەتی گەڕەکەکان نەکراون ئێوە چۆن پرۆژە کەم و کوڕەکان زۆرە یعنی ئەمڕۆکە ئێمە لامان غەریب نییە کە ئێهمالی هەیە ئێمە مانزانی ئیداری پێشووتر هیچ وای نەکردووە بۆ خەڵکەکەی کەوا بۆ هەندێک شت نەبێت کە خۆی مەبەستی بۆ کرێتی بەداخەوە ئەو هەموو پارەی زۆرەی لە ژێردەستیان بوو ئێستا ئێمە میزانیە کەشمان نییە بەڵام پلان دانین و لەسەر خۆمان کارەکانیان بۆ جێبەجێ